ئەم شوێنێکەوە منی لێوەستام لە کاتژمێر 3:10 خولەکی بەرەبەیاندا ڕووداوێکی هاتوچۆ لەم شوێنە ڕوویدا و هەروەها برینداربوون و گیان لە دەستدانی لێکەوتەوە. هەروەکو دەیبینن لەم یوتێربە یاخود لەم فلکەی سوڕانەوەی داوا دیارە ئۆتۆمبیلی جۆری تاکسیەکە سوڕابەوە لە ڕووداوەکە لە نێوان ئۆتۆمبیلی جۆری تاکسی و ئۆتۆمبیلێکی تایبەت بوو کە ئۆتۆمبیلی جۆری تاکسیەکە سوڕاوەتەوە ئۆتۆمبیلی جۆری تایبەتەکە کە تەنها شۆفێری تێدا بووە بە خێرایەکی زۆرەوە لە ئۆتۆمبیلی جۆری تاکسیەکەیدا ئۆتۆمبیلی جۆری تاکسیەکەش جگە لە شۆفێر سێ کەسی تری تێدا بووە یعنی بە شۆفێرەوە 4 کەس بوونم. ئەو کەسانی کە لێرە بوون باسییان لەوە کرد کە یەک لە ینی بابرن شۆفێری یەک لە ئۆتۆمبیلەکان گیانی لەدەستداوە. من بۆ دڵنیابوونەوە بۆ زانیاری زیاتر پەیوەندیم بە هێڵی فریاکەوتنی خێرای 122 کرد و کە وەڵامیان داوە و باسییان لەوە کرد ئەویان بە منوت کە گیان لە دەستدان هەیە بەڵام تا ئێستا ژمارەکەی دیار نییە کە چەند کەسە. ینی ئەم ڕووداوە چونکە ڕووداوێکی سەخت بوو لە نێوان دوو ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلێکی جۆری تاکسی و ئۆتۆمبیلێکی جۆری تایبەت تاکسەکە 4 کەسی تێدا بووە ینی بە شۆفێرەوە ئۆتۆمبیلی جۆری تایبەتەکەش تەنها شۆفێرەکە بووە. ئۆتۆمبیلی جۆری تایبەتەکە بە خێرایەکی زۆر لە تاکسەکەی داوە و لە ئەنجامی ئەو لێدانەدا ینی بریندار هەیە و هەروەها گیان لە دەستدانیش هەیە. ئەو کەسانی کە لێرە بوون وەک شاید ئاڵ باسییان لەوە کرد کە ڕووداوەکە لە 3:08 خولەک تا 3:10 خولەک ڕووداوەکە ڕووی داوە و باسییان لەوەکت ڕاستەخۆ پەیوەندیمان بە 122 یاخود پۆلیس کردووە بۆ ئەوەی بێن کە ینی بگەم بە فریای بریندارەکان. من بۆ پشتڕاستکردنەوەی ئەم زانیاریە پەیوەندیم بە 122 کرد و ئەوان ئەمەیان پشتڕاست کردو کە گیان لە دەستدان هەیە بەڵام تا ئێستا ژمارەکەی دیار نییە.